شاری گەرم کردووە، خەڵکانێکی زۆر سەرقاڵی هەڵبژاردن و بە دوواداشوونی کرۆسەکەن. ئەمڕۆژ ئاهەنگێکی گەورەی مۆسیقا و گۆرانی لە سنتەری ڕۆشنبیری بەڕێوە دەچێت، چالاکی تر هەیە. هەندێک جار برادران گلەیی دەکەنەڵێن حەق نییە لە ڕۆژێکا چەند چالاکیەکە بێت بە بڕوای من شارێکی گەورەی وەکو کەرکووک قەیچێکە لە ڕۆژێکا بادە چالاکی تێدا هەبێت. هەر چالاکیە مرید و دەروێشی خۆی هەیە. ئێستا هەندێک لە میوانەکانی ئەمڕۆ ڕەنگە بۆ یەکەم جاریان بێت تەشریف بێن نەکارێز، بەسایی نەسینخانەوە بێگومان دۆست و خزم و ئاشنایی بەڕێزیانن. هەموو لایەکتان بەخێر بێن، کارێز ماڵی هەمووانە، کەس لێرە میوان نییە، زۆر زۆر بەخێر بێن. مای شانازیە تەبێ من یەکەم جارە ئەو خاتونە دەبینم. نەسینخان ئەو دیوانە پوخت و چاپجوانە و قەبارێشی کەم نییە، ینی ئەمە گزارشتە لە ناسنامەی بەڕێزیان، دڵنیان بەرهەمی زیاتریشی هەیە، چونکە چاپکردنی کتێب بەشێکی زۆرمان کتێبمان چاپ کردووە، ئەزانینە ئەرک و خەرجیەشی زۆری دەوێ، بودجەی تاکە کەس تۆزە زەحمەتە لە حەقی بێ، مەگەر سپۆنسەریە کۆمپانیایە دەستگایە بۆ چاپکە. بەر لەوەی کە درێژە بە قسەکانم بدەن پێم باشە ئێمە مۆبایلەکانمان بێدەنگکەین بۆ ئەوەی ها چێژ لەو کەشە وەربگرین، چونکە دڵنیام کەشێکی دەگمەنە. ئەم خاتونە کە لە هەندەران هاتۆتەوە ئاسان نییە، ینی هاتنەوە تەکلیفێکی زۆری دەوێ، ماندووبوونی دەوێ، بەرنامە ڕێژی دەوێ. هەموو ئەو کەسانەی کە بەرەو نیشتیمان دێنەوە دڵسۆزیەکی دەنوێنن، دڵسۆزیەکی گەورە دەنوێنن، هەستەکەن بەشێکن لە نیشتیمانیان، باوەکو نیشتیمانێکی کەشیان نیشتیمانی دووەمیان بۆ دروست بوو بێ، بەڵام هەر لە ناخا کوردستانین، بە تایبەتی نەوەی یەکەمی ڕەوەندی کوردستانی کە دەچنە هەندەران، هەر کوردێکی عیار من با بڵێم سەتاسەتن، ینی چونکە لێرە لەدایک بوون، بە ئاو هەوای کوردستان گەورە بوون، لێرە داژیاون، ڕۆڵەی ژینگەکان، ڕۆڵەی کلتورەکەن، بەڵام هەندوو مەرجی سەخت یا هەندێک جار کۆرە خواستی تاکە کەسی مرۆڤ حەزەکە بگەڕێ بچێ وڵاتان ببینێ، بەڵام بەنیسبەت ڕۆڵەکانی ئێمە بە زۆری لە ناگوزیری وەزع و سەختی ژیان ناچار بوون وڵات بەجێبێنن و بەرەو هەندەران بچن. تەبعینەوەی یەکەمی ڕەوەندی کوردستانین لە سەتاسەد بەجەستە لەوێ دەژین، هەموو دەقێت بە ڕۆح لە کوردستانە. نەوەی دووەمیان گۆڕانکاریەکی تێدا دێ. ئێستا ئەم نیمەڕۆیە گوێم لە دەنگ و باس ڕادەگرت، کوڕێک ناوی فڵان حەوێزی بوو، ناوەکەی وڵا لەبیر نەما، تەبعی حەوێزیەکان هۆزێکی ئاغاکانی کۆیی بوو، هەر بە شێوەزاری کۆییش قسەی دەکرد. لە تەمەنی 4 ساڵیە بە پێوەی کە پەیامنێرەکە باسی کرد چۆتە هۆڵەندا، تەبعی سەر و شکلی تۆزێک گۆڕاوە بە حکمی ژینگەکە، بەڵام کە قسەی کرد ئەدوت لە ناوەڕاستی کۆیەیە، معناوی خانەوادەکەی دەورێکی زۆر باشی بینیوە. ئەو منداڵە فێری زمانی کوردی بووە، کوردیەکی زۆر بێگرێ قسەی دەکرد. کاندید بوو بۆ پەرلەمانی هۆڵەندا لەسەر لیستی یەکێ لە حزبەکانی هۆڵەندا، تەنیا کاندیدی کورد بوو. ژمارەیەک داتایەکیان ڕاگەیان دڵخۆشی کردم کەوتی 300,000 کورد لە هۆڵەندا هەیە، ژمارەیەکی کەم نییە، کۆمارێکە، هەندێک کۆمار، هەندێک دەوڵەتی عەرەبی هەن، هەر 300,000 کەسن. ئێمە بایی دەوڵەتی قەتەر بەس کوردمان لە هۆڵەندا هەیە. بگەڕێنەوە سەر ئەسڵی بابەتەکە. نەسرین خان تەبی ڕەنگە بەشێکی زۆرمان یەکەم جارمان بێ بە ڕێزی ئاشنا دەبین، خوشکی پیاوی تۆکۆشار نووسەری دیاری خۆمان ئومێد ئاشنایە. ئەمە بۆ خۆی سەروەریەکە، بۆ خۆی ناونیشانێکە، بەڵام ئەو بۆ خۆشی شتە بەڕاستی. ئەم دیوانە بەهرەیە، دەرکەوتنی بەهرەی نووسین لە ناو خانمان، لە ناو ڕەگەزی مێدا بەڕاستی پێشکەوتووی میلەتەکە پیشانەدا. معنایەوەیە ژێرخانی کللتوری ئەو نەتەوەیە ژێرخانێکی بەهێزە، ژێرخانێکی کراوەیە، ژێرخانێکی پێشکەوتووە. ئەگەر نا ئافرەت ناتوانێت ببێتە شاعیر و ببێتە نووسەر و ڕۆمان نووس و گۆرانی بێژ و مۆسیقاژەن و شانۆکار و مەسەن ئێمە لە کەرکووکە شانۆکارێکمان هەیە ئەستێرەیەکە هەوار فارس، ینی ئەو خاتونە ینی ڕەنگە لە هەموو کوردستانە کەس نەبێ شان لە شانیدا. لە سلێمانی چەند شانۆکارێک هەیە، لە هەولێر هەیە، لە
لە خانەقین هەیە لە دۆکەیە بەڵام کەسیان لە ئاستی نێونەتەویە هەندی هەوارخان نەناسراون جا ئەمە تەبعی دەوری خانەوادەکە و دەوری کللتوری کۆمەلگاکەش دەورێکی گەورەی تێدایە کە خانمان دێنە پێش کە بەڕاستی خاتو نەسینی شات لە سیارەکە دابەزی لەگەڵ جەنابی کاکە شێخ بورهانە جلێکی کوردی جوانی لەبەر کرد و من هەر بە ڕۆح کورد نیم بە هینیش بە جلوبەرگ و پۆشاچیش هەر کوردم جلێکی کوردی جوان ستایلێکی جوان تا ئەندازێکی زۆر هی قەدیم نازانم چەند ساڵە نەسین خان لە هەندرانە ئەو بەخێر بێتەوە بۆ شارەکەی خۆی بۆ نیشتیمانەکەی خۆی هەر کچی وڵاتی خۆمانە لەوێ شەردەنگ و ڕەنجی نەتەوەکەمانە زۆر سپاسی دەکەین کە کارێزی هەڵبژارد کۆڕەکەی تێدا پێشکەش بکە ماڵی خۆیەتی کەس لێرە میوان نییە من نەسین خان لەوە زیاتر نامەوێت سەری میوانەکان بێشێنم پێمان خۆشە جەنابتان بێیت ئێرە باسی ژیانت دەکەی باسی شعر دەکەی باسی دیوانەکەت دەکەی تەبعی بەر لەوەی کە چینە سەر گوێ لە خاتو نەسین ڕابگرین ئێمە وەکو کارێز بەڕاستی لەگەڵەوە دانی کتێب بە بەلاش بگرێ چکە وەڵاهی نووسەر تا کتێبێت چاپەکە چاوی شین و مۆر هەڵەگەڕێ ینی کتێبەکە خۆی نرخی 5,000 داشکاندنی بۆ کردووە بۆ هەر کەسێ بخوازێ دیوانەکە بە 3,000 کتێب بێ ئەرزش دەبێ بێ نەرخ دەبێ تۆ دەچی لان و کەباب دەخۆی 2 شیش کەباب دەخۆی 10,000 دینار دانی ینی کتێبێک تۆ پشتیوانی لە نووسەرەکانمان بکەین کاکە یعنی ئەگە بە 2 کەسیش کتێبێ بکڕین هەر شاکە ئەگە ئێمەی ڕۆشنبیر کتێب نەکڕین ئەی چێدەی کڕێ بەڕاستی ئشارەتتدا قوربان چیت فەرموو کات تو لە چەمچەماڵەوە هاتووی تۆزێ پشوتت درێژ بێ درێژ خالی گیان کورە تو پیاوێکی پێشمەرگەی دەبێت پشوو درێژ بێ لەگەڵمانە ئەبێ پشوو درێژ بێ مەش لێ چاوم کردە کاکە زەرەرتە لە ماڵەوە دوایی تو زۆر بەخێر بێ گیانە زۆر بەخێر بێ هەندێک قسە وەڵا زەرورە لەبەرەوە دەیکەین وەکو پێشەچی هەموو کۆڕێک بە زەروریە زانین نەسین خان بەخوای تر خەڵکەکە لە قسەی من بێزار بوو چاوەڕێین جەنابی بێتە پێش فەرموو هەتا دەریان نەکردوم لێرە زۆر بەخێر بێت تۆ کاکە شێخ لەبەرەوە کاتەکە نییە من حەزمەکە بە شێوەیەکی شعری تەقدیمیکەم بەڵام کات نییە وڵا واگلەیان لێ دەکرد بەوری پێشەچوی من گلەیان کرد بەسی تر ئێمە حەزەکەین گوێ لە نەسین خان ڕاگرین بەڕاستی ئەم دیوانە چۆن لەدایک بووە چۆن خولای شعر بووە تو زۆر بەخێر بێ خاتوونەکە باچاوم مایکەکەت بۆ ببەستێ یا بەدەستێەوە دەگری چۆن پێ باشە زۆر زۆر سپاس فەرموو خاتوون بەرلامەش چاویلکەکەمە زەحمت نەبێ لە دوور چوو خۆ ئەرێک نییە دەر ئەوجان دێتە دەست خۆشکی خۆت زۆر سپاس دەکەم ئێترەوە خاڵۆ لەیاوتی من چاوم کردە ئێ چاوکەسی خۆ بە تەمەن نییە ئیتر ئەمە چاوکەزیە من تەنانە چاویلکەکەشم قسۆتە ڕەنگێکی زۆر زۆر زەقڕۆ بۆی بیبی هەڵێن مایکەکە دوورە پێمان خۆشە باشتر گوێ لە دەنجی نەسین خان ڕاگرین ئێستا باشە؟ جا ئەبێ ئەوە تۆزی زەقتێکەکە بێتە پێشەوە ئەوها باشە؟ بەڵێ ئەگەر دەنگەکە بە وازەحی بگاتە بەڵێستان بێگومان وەکو هەموو سەرەتایەک من لە لای خۆم نازانم ئەگەر بەلایانی بەڕێستانەوە ئەرێک نەبێ من بۆ خۆم تەنانەت لە ماڵی شەوە ستایشم هەیە بەدەر لە ستایشی ئاینی یاخود ئەو ترادیشنی کە فێری بووین سوج دەبردن بەڵام لەگە ڕێزم تەوان بۆ هەموو کەسێکە خاوەن باوەڕۆ بە خۆشمەوە مەلازایە بەڵام من نوێژی ستایشم هەیە لەبەرەوەی ئێمە لە سەردەمێکین بەڕاستیکەوە ستایش بۆ بە یەکێک لەو شتە دەگمەنانەی کە بۆ بەژێر دەست و قاچی کەپیتالیزمەوە
خەڵک کاتی نەماوە ڕامێنێ لە بەردەمی گوڵێکە بڵێ ئەم گوڵە جوانە ڕابمێنێ بە دیار شەو نمێکەوە کاتی تکان لەبەرەوە ستایش نەماوە من بۆ خۆم ستایشم هەیە هەموو جارێکیش بە ستایش دەست پێەکەم بەر لە نووسنیش ستایشەکەم لەبەرەوە لەم ڕۆیە بەر لە هەمووشت بەر لەوەی کەوا من ستایشی ئەم خانە خاوێن و پاک و بێگەردە بکەم ستایشی بەڕێز مامۆستا تاریق و کتێبخانەی کارێز ئەگەر من بۆ خۆم ئەوەستەم چەند یەکسانی کورتیش بێت بۆ ڕۆحی پاکی هەموو ئەو نووسەر و خاون قەڵەمانەی کە بە حەق و ناحەق دنیایان بەجێهێشتووە جا نازانم مەگەریەوە ئامادە باشی ئەو وەستانەتان هەبێ لەگەڵ من زۆر زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ هەموو شتێک سەرەتای هەیە و هەموو شتێکیش کۆتایی هەیە ئێمە لە سەرەتای سەرەتایین سەرەتا ڕێز و سپاس بۆ هاتنتان بۆ ئامادەبوونتان بەڕاستی گەورەتان کردم ئەم هاتنەتان زۆر زۆر مای شانازیە من ئەگەر لە شاری هەولێر ئەگەر لە شاری سلەیمانی ئەگەر لە شاری هەڵەبجەی شەهید ئەگەر لە هەموو ئەو شوێنانە ئەگەر خوازیار و ئارزووداری ئەدەب و ئەدەبمەند هاتبن من زۆرم پێ خۆش بوو بەڵام بۆ کەرکووک ئەتوانم بڵم بەدە هێندی ئەوە پێم خۆش بووە ئەم هاتنەشم لە سەرەتایە کە لەگەڵ مامۆستای بەڕێز مامۆستا بورهان بەرزنجی کە ڕێکمان خستووە توانین بڵین لە قورگی شێرە هێنامانە دەرەوە ئەم دانیشتن و هاتنە لەبەرەوەی هەموو شتێک دژی ئێمە بوو تەنها مەبەستەکەمان نەبێت کە لەگەڵمان هەبوو بۆ خۆشتان نەزانن هەر کەسێ مەبەستی هەبوو ئەگاتە ئامانج ئەگاتە ئەکان ئێمە خۆشبەختانە ئەمڕۆ گەیشتینە ئەکەم من هەموو دەم شانازیم بە کەرکووک و کەرکووکبوونی خۆمەوە کردووە بە تایبەتی لەم ڕۆیە کە لە ناو جەماوەرێکی زۆر زۆر بەڕێزی خۆما دانیشتوم کە خوازیار دڵخوازانە خۆبەخشانە هاتوون بە پیرمەوە بە پیر داواکەمانەوە زۆر زۆر سپاسانەکەم بەخێر بێن وەباندیم ئەنجا ئەوەی کە زۆر زۆر سەرنجی منیشی ڕاکێشا بەڕاستی لەم کتێبخانەیە و هاتنە ژوورەوەم بۆ ئەم کتێبخانەی مامۆستا تاریق ئەوە بوو کە بە شێوازێکی گەلێک خاوێن چکێکم لە ئیسای خەڵک بە پێڵاوەوە هەتا ئەم سەر ئەو سەر ئەڕوا بەبێ ئەوەی بزانن بنی ئەم پێڵاوە چی پێوەیە چۆن ئەوەندەم پێ خۆش بوو کە مامۆستا کە بینیم ئەو خانەی پێڵاوی لەوێ دانا و ئێمە بێ بە پایپەتی وەکو خۆمان بێنە خزمەت کتێبەکانی و خزمەت خۆی لەبەرەوە ئەوە بەڕاستی شتێکی زۆر زۆر سەرنجڕاکێش بوو بۆ من کە بینیم ئەمە یەکێکە لەو پەیامانەی کە من لەگەڵ خۆمە ئەتوانم بیشی بەمەوانەیە بۆ ماڵ و مناڵەکەی خۆم کەوا خاوێنی لە مەبەستە خاوێنی لە شوێنە چونکم کتێبخانە خاوێنترین شوێنە ئەشێ خاوەنی ئەم کتێبانە زۆربەی زۆریان لە ژیانە هەمابن بەڵام سەیرەکەیت لێرە بەڕۆ حازرن لەسەر ڕەفەکان لەبەرەوە من زۆر زۆر سپاسی مامۆستاکەم بۆ خۆی و بۆ ئەم کتێبخانە متەوازیعە زۆر جوان و خاوێن و خشتەی و زۆرم پێ خۆشە کە من لێرە هەست بە خاوێنێکی زۆر زۆر خۆشەکەم بەڕێزن ئەنجا من لەبەر خاتێەوەی مامۆستاش زۆر ئەوە نەکەین من پێشەکێکم نووسیوە سەبارەت بە ئەم دیوانە من سەرەتا هەروەکوتم بە ستایش و بە سوپاس دەست پێەکەم سوپاسی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری ئەم کتێبخانەیە من ئەڵێم بەڕێوەبەرایەتی ئەم کتێبخانەیەکەم بە ئەنجامگاندنی پرسی ئەم کۆڕەی ئەمڕۆ خۆزگە خەمخۆری ئەم بەڕێزە پێشەنگە خۆ ئەگەر خەمخۆری ئەم بەڕێزە پێشەنگە نەبوایە لە پێشکەشکردنی خانەی کتێبەکەی و ئاوەڵاکردنی دەرگای کتێبخانەکەی بۆ من ئەمڕۆ ئەوە من لەو بڕوایان بەم ئاکامەنە ئەگەیشتم زۆر زۆر سوپاس بۆ برای بەڕێزم مامۆستا بورهان بەرزنجی کە ئازادانە خۆبەخشانە دڵخوازانە باوشی بۆ داواکەم گرتەوە کاتێککە من لە نامەیەکا بۆ نووسی بوو وتە بۆ مامۆستا من سواڵی عەشقەکەم بەڵێ من زۆر بە شانازیە و سوال ئەەکەم سواڵی عەشق لە کەرکووکەکەم سواڵی ئەوەکەم کە من لە کەرکووک لەنێو ئەو فرە ڕێگەزی و فرە زمانی و ئەو هەمووی کە بۆ خۆمان نەزانی پێویست ناکە لێرە ناوزەنیکەین ئەزانی کە ئێمە لەژێر چ بار و زڕوفەکەین بەڵام بە کوردی قسە بکەم لە ناو کەرکووکە هەز دەکەم کە کەرکووک ئەمڕۆ مەشخەڵەکی لە دڵی من هەیە نەک چاویجی ئاگرەکەی لەبەرەوە زۆر سوپاسی مامۆستاکەم بۆ ئەو سواڵە کە هێشتی ئەو سواڵە بکەم
یعنی من ئەمڕۆ سوالکەرێکی عاشقم. زۆر سپاس بۆ ئەو کەسانی خاوەنگیریان لە دیوانەکەم کرد، بۆ نمونە پرۆفیسۆر دکتۆر برا مامۆستا مەریوانی عومەری دەوڵات لە زانکۆی سلێمانی پێوتم مامۆستا نەسرین بەر لە مردنی خۆت بەرهەمەکانی لە مردن پارێزە مەهێڵە بفەوتێن. منیش بە قسەی کرد، زۆر سپاس یەکەم. سپاس بۆ ئەو کەسێک کە سپۆنسەری ئەو دیوانە شاریەی کرد، بەنا هەسارە بەم جلوبەرگەت پۆشتەیەوە نەهاتە بەردەمی خوێنەری بەڕێز. ئەو وەلو من هیچ یعنی پێویستیشم بۆ نەبوو لە ڕووی مادیەوە دەستگیرۆیی بکە، بەڵام ئەو پێی خۆش بوو وتی من ئەم هەسارەیە ئەبم بە یەکەم نیشتەجێی ئەم هەسارەیە، ئەم هەسارەیە ئەبێ بێ بە کچی منیش وتم کچی تۆیە. لەبەرەوە هەستا بە ئەرکی چاپکردنی هەر بۆیە داوای ئەو بڕە پارەکەمەش لە بەڕێستانەکەم هەر کەسێک خوازیاری کڕینی بوو بێگومان. لەبەرەوەی ئەم بەڕێزە کاک کاوە کە سپۆنسەری کردووە دەستگای پۆست و گواستنەوە لە سلەیمانی، پارەکەی ئەخاتە سنووقی خەستەخانەی هیوا بۆ چارەسەری سەرەتان. خۆ ئەگەر دینارێکیش بێ ئەبێ ئەومان لەبەر چاوێ مناڵە پێویستی بە یارمەتیە یاخود پیرێک بە تەمەنێک. سپاس بۆ هەموو ئەو کەسانی کە دەستگیرۆییان کردم لەم بارەیەوە. من زۆر سوپاستانەکەم. لەوانەیە بەڕێستان کاتێکە بەرگی ئەم دیوانە ئەبینن دیوانەکە لی نووسراوە کۆکردنەوە و ئامادەکردنی دکتۆر لوقمان ڕەئوف. دکتۆر لوقمان ڕەئوف یاریدەدەری پرۆفیسۆرە لە زانکۆی سلێمانی. کاتێکە مامۆستا مەریوان ینی زۆر پشگیری کردم بۆی ئەم دیوانە چاپکەم و لە مردن بیپارێزم، دکتۆر لوقمانی هەڵبژارد وەکو کەسێکی ڕەوانبێژ لە زمانی کوردی و دکتۆرای هەیە، وتی بۆ کۆکاتەوە. تەواان بابەتی کۆکردنەوە لە دیوانە لە ئەدەبا بۆ کەسێگە بێت کە خۆی لە ژیانە نەمابێ، بۆ خۆی لە ژیانە نەمابێ ئەنجا من یا جەنابێ یا بەڕێستان ئەوانەی کە مەبەستیانە هەڵستن بە کۆکردنەوەی دیوانەکە. بەڵام ئەم کاک دکتۆر لوقمانە هەستا بە کۆکردنەوەی ئەم دیوانەی من بۆ خۆ من نەمردوم چما ئەم برایە دیوانی من کۆبکاتەوە. لەبەرچی لەبەرەوەی کە وەکو هەموو بەسەرهاتێکی تری ئەم دنیاە ئادەمیزادی سەردەم کەوتۆتە نێو خەباتەی کەپیتالیزمەوە. ئەم خەباتەیە بە ئارەزووی خۆی تێکەڵمانەکە وردو درشمانەکە، گۆشتمان ئەجنێت و یەسقانمانە هاڕێ. نەبوونی کات و سەرقاڵی بە بژێوی ژیانەوە کارێکی کرد کە من بۆ خۆم کاتم نەبێت و بیست بێرم بە کار دکتۆر لوقمان کە بەرهەمە پەرش و بڵاوەکانم سەر لە نوێکۆ بکاتەوە بیکات بە بەرهەمی نێو دووتوێی کتێبێک کە ئەمڕۆ لە بەردەستی بەڕێستانایە. یعنی هۆکاری ئەوەی کە کاک دکتۆر لوقمان ئەم دیوانەی کۆ کردەوە نەبوونی کات بوو لە لای من. لەبەرەوەی من بەهۆی کارەوە لە سیستەمێکی کەپیتالیزماژیم هەموو دەقەیەک بە پارەیە ئینسان ئادەمیزاد لەو دنیای ئەولایە بەداخەوە کەوا من لە میرنشینی بابانەوە کچی شاری سلەیمانی هێستام چوون بووم بە دانیشت و پەنابەری میرنشینی خەڵکی میرنشینی هۆڵەندی. لەبەرەوە لە هۆڵەندا تۆ تەنها ڕقەمی نەگناو و سیستەمێکی کەپیتالیزمی زۆر دڵڕق کە زۆر دڵڕەکانە لەگەڵتایەوە گومانی ترەمە لە ژێر ناوی دیموکراسیەت و لە ژێر ناوی هەموو شتێک و ئەو شتە زەرد و سوورانەی کە هەمومان ئەبێت بڕوای پێ بکەین و باوەڕی پێبێنین. هەروەها دکتۆر هەژار فەقێ کە سەرباری سەرقاڵی لە زانکۆی کەلار ئەویش ئاوڕێکی خێری لەم دیوانەیەوەتەوە، کاک بەرزان بەڕێز کاک بەرزان کە بەرزان فەرەج کاتی خۆی نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە فەڕەنسا، بەڵام ئیتر وازی لە هەموو لایەن سیاسەتێکی ناو خۆی تەرخان کردو بۆ نووسین و خوێندنەوە. خاوەنی کتێبی چارلی هەبدۆ ئەویش کوڕێکی بەڕێزە، هەر لەگەڵ خوێندنەوەی قەسیدەکان خۆی بەرپرسی کۆمەڵێک ڕاو سەرنج زانی دە و دەست پڕیدایە قەڵەم و نەیهێژ لێکدانەوەی هەستەکانی نێو دیوانەکەم بێبەش بێت لە ئەنەلایز و شیکاری مرۆڤانە و گردونیانە و ژنانە هۆنراوەکانمی بینی. بەڕێزیان بە تەنها وەک شاعیرێکی ژن لە منی نەڕوانی، بەڵکو وەک شاعیرێکی مرۆڤی سەرقاڵ بە هەموو بارگرانیەکەوە باس لە منەکە. لە پێشەکی دیوانەکاتیایەتی زۆر بە باشی ئەتوانن بیخوێنەوە کە کاک بەرزان فەرەج چۆن باسی لە دیوانەکە کردووە. نابێت هونەرمەندی شێوەکار لالە عەبدەم لەبیر بچێت. لەوانەیە زۆربەی زۆرتان ناوی لالە عەبدەی بیست بێت کە لەم ماوەیە
دووسێ مانگ بەر لە ئێستا کۆچی دوایی کە زۆر بەداخەوە بەرگی ئەم دیوانە قەول وا بوو لا لە عەبدا ڕسمی بەرگی دیوانەکە بکە بەڵام زۆر بەداخەوە مامۆستا لالا بەهۆی نەخۆشیێکی کتت و پڕەوانە گیانی لەدەستدا هەموو ڕەنگی گوڵەکانی نێو تابلۆکانی لەگەڵ خۆیان برد و تەنها ڕەنگی زەردی بۆ خۆی بەجێهێشت و برد و ڕەنگی ڕەشیشی بۆ ئێمە بەجێهێشت لە دوای خۆی زۆر بەداخەوە فریانێک و کە فڵچە ئەفسوناویەکەی بەرگی ئەم هەسارەی من بکێشێ دەنا ئێستا ئەم بەرگا شتێکی ترە بوو هەر بۆیە منیش بڕیارمدا کە بەرگی هەسارەکەم ئەو هاسادە بێ هیچ شتێکی تیانە بێ وەکو سادەیی ئەو خەیاڵەی کە لە خەیاڵ مابوو کە لا لە عەبدا بەرگی بۆ بکە بەداخەوە بەڕێزان هەدەبەرەوە من ئەمڕۆ لە خزمەتی بەڕێستانە لێرە دانیشتوم بۆ ئەوەی کەوا هەسارە بە ئێوە بناسێنم ئەم دیوانە بۆچی ناوی هەسارەیە خۆ ئەکرا ناوێکی تری گەرمیانی هەبێ وەکو هەیاس بۆچی ناوی هەسارەیە هەسارە بۆچی بەڕێزان مەرج نییە ئەوەی کە مرۆڤایەتی لەم ڕۆژگاری بەرزەخینا دڵنیایی و دۆزەخی ساردبوونەوەیە داگۆشەگیر و نتم کرد بێت بێ ئاگایی بێت ئەشێ ڕامان بێت چون لە ڕاماندا چەندین ساتە وەختی قوڵ و جوان هەیە بۆ بەرز ڕاگرتنی حرمەتی هەسارەکان و باەخی گردون هەر بۆیە پەنام بۆ هەسارەیەک برد لە گەردیلەی شعر هەسارە بۆچی بەدەر لە هەسارەی زەوی ساڵانێک وشەی هەسارە بیرکردنەوە میدە سوڕاندەوە بە دەوری ئاوێزەیەک لە شەوق و ڕەنگ و جوانی دیمەنی هەسارەکان لە دوورەوە و تارمایی تاریکیان لە خەیاڵمدا ئەنەخشاند ئەم هەستانە ڕایان گرتم لە پێش دنیایەک کە هیچ شتێکم لەبارەیەوە نازانی دنیایەک پڕ لە گومانی تاریک و ڕوون دنیایەک تایبەت بە خەیاڵی ئەو دەمی مناڵیم کە تێیدا هەستم بە بێدەنگی و دابڕانێکی پڕ لە ئەمانە کرد کاتێکیش کە گەورە بوو هەموو ئەم خەونە سادانم لێ ئاڵۆزا گەیشتنی هەواڵی زانستی بن کە ئاسمانیەکانی دنیا خەونەکانمیان زڕاند تێگەیشتنمیان ڕاگواستەوە لە بێدەنگیەوە بۆ ژاوەژاوێکی زۆر لە تێڕوانینێکی پڕ لە سەرنجی خەیاڵی بێگەردی مناڵیمەوە بۆ کۆمەڵێک ڕاستی تەنراو بە گومان کە زۆر جارد و دڵی دەکردم لە مەودای دووری هەسارەکان و نزیکیان لە ڕۆشنایی ئەستێرەکان دەرەنجام کەوتمە نووسین وێناکردنی ئەو خەیاڵی کە بمکات بە گەردیلەیەکی بچووکی پارچە گەردوونیەکانی بەسەرا پاخسڵەتی تەنیایەکی زۆر و سوڕانەوەی بەردەوامم بە دەوری تاریکیدا و هەڵکردن لەگەڵ ساردیەکی لە ڕادە بەدەر من هەسارەم کردە ماڵ هەتا هەر هیچ نەبێت لە نێو تەنگەژەی ئەم تەمتومانە و لە دەستدانە گەورانەی دنیا ڕزگارم بێت من خۆگەر لە دووری شەوە بووە دڵنیای بکەمەوە و هاودەم و لانیچێک بۆ ئەم مۆنۆلۆگی خەیاڵانم بدۆزمەوە لەسەر ڕووی هەسارەیەک نیشتە جێبم تایبەت بە خۆم هەسارەیەک ئازاد بە پانتایی و فراوانی بۆچوونی دەربڕینەکانم دەربڕینە سەرڕۆیەکانم هەسارەیەک بەبێ ڕەقیب و بەبێ تەلبەند نامۆ بە هەستکردن بە سانسۆر هەناسەکانی سەر بە کەشێکی خاوێنی دوور لە داکەوتنی ئێپیدیمی و ئافات و نەخۆشی و قات و قڕی لە ناکاو بیرۆکەی ئەم هەسارە تایبەتە بە خۆم و لە ئەم ڕۆژدا بە ئێوە خوێندنەوەی دێر بە دێڕی خەیاڵی نیشتەجێبووم تێیدا بە زمانێکی سادە و ئازادی خۆم کە باز لە بوون و نەبوونی خۆم بکات و ئاشام بکات بە هەستکردن بە دەوروبەر هاتن و چوونی تەمەن بەنێو ئەم هەسارەی زەمین خەوبینینی جوان ئاشنای کردم بە زمانێکی ئونیڤەرساڵ واتە بە زمانێکی جیهانگیر کە هەمومان بتوانین پێی بدوێین کە تێیدا دنیا بەلاپەڕە ببینم و بیرکردنەوە بەنووسین دنیایەک وەک خۆی بەڕێڕەوی سروشتی خۆی تێپەڕێت بەو تێگەیشتنەی کە هێشتا خۆڵ تێکەڵ بە دەریایە و خوێ ببورن کە هێشتا خوێ تێکەڵ بە دەریایە و لمیش لە بیابان داماوە ئەوەشی کە تێکەڵ بە یەکتریانەکە ڕەنگی جیاوازی ئەو مرەکەبانەیە کە خۆیان لە دنیای تێکەڵبوون و جیاوازیدا ئەبینەوە هەروەک ئاماژەم پێکرد دنیایەک ئازاد خۆ دەکرێت
ڕێکەوتیش بێ ئەم پەیوەستبوونەوە ئەم تێکەڵبوونە بۆ هەمان کار و هەمان مەبەست تێکەڵبوونێ کە بتوانێت لە دووری دوورەوە وێنای ماسیەکان بکات کاتی بازدانیان بەسەر شەپۆلەکانە زیاتر لە بابەتێک و قوڵتر لە تەنها هەڵوێستێک بەڵکو ڕۆچوونێک پڕی وردبوونەوە بەنێو چونکە جیاوازەکانی دنیای هەستونەست بە دوور لە میکانیزمی نووسینی شعر و خاڵبەندی نزیک لە خۆم من ئەم هەسارەیەم کردە ماڵ ئەوە ئەمڕۆژ لە گردوونە فراوانەکەی شعردا پێکەوە نە هیچ دەسوڕینەوە لە دنیای هەسارەدا نە هیچ لە یەکتری ئەپرسین نە بە یەکتریش دەڵێین پەلەمە و کاتم نییە تکایە بێدەنگ بە من گوڵم لەسەر هەسارەکەم بەجێهێشت هەروەک ئەو ئاشقی کە ماچ بەسەر لێوی خۆشەویستەکەیەوە جێ دێڵێت چون هیچم لەبەر دەستانە ماوە کە لەم هەموو خەیاڵە ناخۆشانە و ئەم پلانە چەپەڵانەی دنیا بێمە دەریە جگە لە پێنووسەکەم نەبێ کە خطووکەی وشەکانی پێ بدەم هەتا بکەونە پێکەنین یاخود گریان سپاس بۆ گوێگرتنتان سپاس بۆ ئامادە ویستم پێتان بڵێم بۆچی ئەم دیوانم ناونا هەسارە وەسفێکی زۆر پشکۆلە و کورتی ئەم دیوانە دیوانێکم من هەسارەم دیوانێکم لێوان لێوم لە پرسیار و لە ڕامان و لە سەرسوڵمان هەندێک جار وشەکانم بەدەم خەمەوە پێدەکەنین و هەندێک جاریش بەدەم خۆشیەوە گریان لە ناخی خۆمدا ئەم هەموو لە کچون و جیاوازانە ئەبنە پرسیار بڵێ داخۆ ئەمە نهێنی ژیان بێت یاخود ئەو لەزەتە گەورەی گەیشتن بێ بە کۆتاییەکی پڕ لە کەماڵ هەمان ئەم هەستە دیسانەوە ڕێ بە دەرگاکانی بیرکردنەوەم دەگرێت بۆچی هەسارە ئەی بۆ دیوانەکەم ناونە نابێچارە ئازار یاخود سۆراغ و گەڕان لە شوێنی هێنەکانی مرۆڤی هاوچەرخ یاخود وەڵامدانەوەی بەڕیز پرسیاری نادیار هەر بۆیە من مانای هەسارە بۆ بەڕێستان بەجێهێڵم لەبەرەوەی ئەگەر خوازیار بوون و خوێنتانەوە ئەو دەم بزانن بۆچی هەسارە ئەو هەسارە من جۆرێک لە ئازادیم تیابینی چون ئەم کتێبە هەسارەیە یا ئەوە تا خۆت بە دانیشتووی ئەم هەسارەیە دەزانی تیانیشتە جێبی یا ئەوە تا بەجێهێڵی ئەڵێ چکارم بەم هەسارەیە نییە و ڕازیم بەم هەسارە جەنجاڵەی ئێستا کەتیان جا خوددا بکە هەسارەکەی من هێندە جەنجاڵ نەبێ کە بێ ئۆقرەتان کە ناڕەحەتتان کە چکێکم هەروەک کاک بەرزان باسی کردووە لە پێشێکێکەیە ڕاستە لەوانەیە ڕەشبینی کە من ناشینانێ بلایانی نەگەتیڤ بەڵکو ڕەشبینی بۆ خۆی زۆر گەشبینیەکی زۆرە چکم هەتا ڕەشبینی نەبێتەوە بە دوای گەشبینیەکانە ناگەڕی بەڕاستی سەرەتای کۆتاییە ڕەشبینی سەرەتای ینی کۆتایی سەرەتایە ببوونن لە هەموو ڕەشبینیەکە کە کۆتایی بە ڕەشبینیەکە دێنی سەرەتایەکی نوێ بۆ دامەزرانە و دەستپێکردنیی نوێدانی هەرکوتێتی ڕاستە نەسرین ڕەشبینانە ئەڕوانێ بەڵام لە کۆتاییدا ئەشگەڕێ بۆ چارەسەر جا هیوادارم ئێوە ئەو چارەسەرانە ببینەوە بە پێی خەیاڵی خۆتان لێکدانەوەی بۆ بکەن و ئیتر ئێوە سەرفراز من لێرە هەسارە بەجێهێڵم بۆ ئێوە بەڕێزم زۆر سپاس بۆ خاتوو نەسرین بۆ هاتنەکەی بۆ دیوانەکەی بۆ هەست و خوێندنەوەکەی بۆ وتەکەی بۆ پێشکەشەکەی وەڵاهی بۆ نە هەر کەس پرسیاری هەیە یا کەسێگەر پێشتر یا مامۆستا با بفەرمێ ئەو سەرنجانەی خۆی کە نووسی بوو لەبارەی هەسارە من گەورە بم پێگەری جۆم لێ بێت زۆرم پێخۆشە بێت نامامۆستا تکایە بفەرموو چکم ئێمە زۆرمان قسە لەسەر هەسارەکە بابەتم نووسی بوو بەڵام قسەکردن لەسەر شێعر لەناو کوردا تۆزە زەحمەتی پێوەیە شێعر ئەگەر پیاو بینووسێ یا شێعر ئەگەر ژن بینووسێ کە ژن نووسیتی بەڕاستی دەیان دەرگا ئەکەینەوە لە خۆمان دەرگای کۆمەڵایەتی دەرگای سیاسی دەرگای کۆڵانەکانیشمان لێ ئەکرێتەوە هەزارەها دەم لێمان ئەکرێتەوە بۆیە
ئەگەر ژنێک لەو پڕی فانتازیاوە هاتبێ بۆ ناو باخی شاعرە لەو پڕی خەیاڵەوە هاتبێ بۆ ناو کانیەکی شعر ئەوە شاعرە بەڕاستی نەسرین خان ڕاستە لە بنەماڵەیەکی من خۆم لەگەڵ کاکومێ داشنای ڕەحمەتیە هاوڕێیەتیەکی ئەدەبیمان هەبوو هەواڵی کۆچەکەیشیم بەو شێوەیە زانی بەڕاستی لە مربەت بووین ژنێکی شاعری فەڵەستینی لە ئەسڵا و دانیشتووی ئوردن عەمان ئەو هەواڵی کاکومێی لێ پرسیم ڕۆشتم لە کاک بەهزادم پرسی بەهزاد جاوە هەڵبەت من ئەو ڕۆژنامەیەشم بۆ نەسرین خان ناگرفتی خۆی ئومێد ئاشنا ئێستا کورسیەک وا بزانم بۆی دروست کرد لە کتێبخانەی سلێمانی کورسەکەی خۆیمان بۆ گەڕانەوە ئەوە وایە ئەبێ لەو بنەماڵەوە یەکێک دەرچێت ئامانەتی ئەو ئەدەبی کوردیە تایبەت لە بواری شێعردا بنەڵێم چکە خۆم شاعرم هیچ ئیجازە بە خۆم نادەم بڕۆم لە بوارێکی ترا قسە بکەم بۆیە من وامزانی وامیش خوێندەوە لە دیوانە ئەم ژنە شاعرێکە پڕە لە فانتازیا پڕە لە ئەندێشە پڕە لەو خەیاڵانەی کەوا ئێمە جارجارێک لە خەوا یان پێشخەو یان خۆمان کڕووکاڵی لەگەڵاکەین بەڕاستی من سەربەرزم بەو قسانەی کاکتار کارێزی کردی بەڕاستی لەوە سەربەرزتریش بووم کەوا نەسرین خان بە جورئەتێکی جوان و ئەندێشەیەکی جوان و فکرێکی جوان ژنی ناو ئەدەبیاتی کوردی بە ئێمە ناسان ئاخر کوڵی بۆن خۆش هەر خۆشە یاخوا ئەو گوڵەت یاخوا ئەو قسانت نەسرین خان بە جوانی و بە گەشاوی بمێنێتەوە ئەدەبی کوردی ئێمەی پێشاد بکەیت سواز بۆ جەنابتان سواز بۆ کاکتارێکەوە ئەو بانگێشتەی ئێمەی قبول کرد و نۆبەڕوڕیە کرد لەوەی کەوا ئەم دانیشتنە ڕووداد زۆر کورتم کردەوە لەبەر خاتر کاکشێخ هەڵواتەوە بۆ چمچما گەڵێ سپاس بەڵام ناڵین کاک شەکێک سەر بڕاتەوە بێجگەلەوەی کە گوێ لە قەسیدەیەک بێ ئەگەر حەز بکات قەسیدەیەک وەڵا هەر ئێستا داوایان کرد کە یەک دوو کۆپڵە شای بخوێنیت باشەکە جەباری جان جەنابیش قسەمان بۆ دەکەی بە چاوان زۆر باشە رفيقي عادل ورفيقي نوزع الكريم فبدي أصلاً قراني كود باي قرام وصك بلا مالي من رزقاتهم كده ما يسابي قرانش ما بقولي دعمين تشاي شينا مني أماري داش لبردم كتاب خانة قشتي مستنصري أبوي أصلاً من آخر عفواً أقل بۆنا بۆچی قەیچەکە ئێمە خوشک و برا بووین هەروەڵا من کە لە بەغداد لە بم پرۆژێک کوڕێکان خانە عەبدوڕەحمان دوای دەوام ئیشێکی فەقیرە کاتێک پرۆژێکەڵ سابوو بە پەلەچ و بۆ دەوام جلی زەی موحەدی لەبەر نەبوو هەوێکیان لێ سەنجان منش پەروین خان خوشکی لە تێبگەلی لێوم دی تەسیر موعدێکم لەگەڵ پەروین نەبووتی وەرە هەوێکەی بڕواری کردی دوای وەرە کتێبخانەی گشتی چوون چۆر بۆ عەسر و کەسی لە نەبوو ئەمیش دانیشتم گۆرانی لە دامێن و چیایژین بەڵام یەک دوو سەیدانمان شکل بێ بۆ شاعیر ومانە وێنەشمان هەیە وەڵا ئەوەی من دەنگم نەکرد من پێکەم لەوش پێکەنی زانی کوردم دەنگ نەکرد وەڵا هاتمەوە سێکەم سەگ دەورەی لێدا فەقیرە باش بێ ڕزگاری ئەبێ دوو ڕۆژێکیان چوون بۆ هاتم بۆ لای نەوزاد عەبدولکەریمی خەڵک خورماتوو مهندس نەوزاد عەبدولکەریم برای قاسم لەگەڵ شاکر عەوادەچین لە نادی مستەنسەرێ دانیشتبوون ئەم بوو تریفە بوو کچەکەی سنگو عەزیز تریفەخان بوو نەوزاد بۆمانە هاتن تعریف پێمان کرد وتی ئەمە نەسرین خانە ڕشی ئومێد داشنامانە وتی ئەوەش تریفەخان هەرچەندی کرد ناو سنگو عەزیز نهاتە فکری وتی کچی ئەو پیاوەی هات ناو سنوخەکە خۆی پیسەکە تریفە زۆر پێ تێچوو وتم ڕاستەکە وتم ئەو دەورەی ئەوە بە جوانی بینیوە بزانە هەڵێ بیر ناچێتەوە وتم بەڕاستی هونەرمەندە و یانی نەختێک هێنامەوە باش بەرحاڵ من داواکەم نەسرین خان ئەو گۆرانیشمە ناوشکایە من ئەمڕۆ لێرە کاکستان شاعر کاینا با گۆرانی بێت ئەجا ئەوەش پێی وتم تۆ مادام خوشی ئومێد ئاشناجم لەناو کتێبا گەورە بوویتە پێم خۆشە ئەو ئیشی وەرجێڕان بکەم چکە ئەو کاتە وەرجێڕمان کەم زۆر کەم بوو داوام لێ کرد ئەو کاتە چەند جارێکش
تنازم بقسم لا من بخوم چەندین تێکستی وەرگێڕاوینێک شێعرەکانی تۆماس وای لا جەریدەی ژیانەوە لە ساڵەکانیەوە چەند تێکستێکم ناناچی تەرخانمەکەم بڕواناکەم بە تۆ بیرم نەماوە ئێستا بەڵام زۆر زۆر ئێستاش لە فەیسبووکی منە زۆر تێکستی تەرجەمەکراو هەیە یعنی ئەوە کارێکە کە ناتوانم لێ جیابمەوە چکۆ من و ئەدەب و تەرجەمە و من و ئەدەب و خۆشەویستی ئێمە زنجیرەیەکی بەیەکە و ناتوانین لێکتردا بڕین من زۆر سپاس دەکەم ستاریان 100 ساڵی خوا لێ دانیشتیتان و تا مستارم نەبەناسیتەوە چاو لێ غەریبایەتی چۆن خشت لە خشتەمانە بە زاکیرەمان لە خشتە ئەبا بەڕاستی ماشەڵڵا مەلیکە جەمالی مستەنسرێ ویستر بەڕێزی پشتیمان بەڕێزی مامۆستاگیان بەڕێزی کاکستانگیان هەمومان زۆر هاتم من ئەو هەوێم بۆ هین گەڕاندەوە پەروینخان قسەی زۆر جوانی کرد وتی کاکە ئێوە هەمووتان خزمی من بەڕاستی جواب من ئەم بەڕاستی جواب ئەو کۆمیونیتی ئەو دەم لە جامیعە لە کاتی زانکۆیە کە ئێمە بەیەکەوە ئەمان گوزەران ئەو سەفرانەی کە ئەمان کرد جامعی بەغا مستەنسریە بە هەموو لق و شێوەکانی و بە هەموو مەعهدەکانەوە کە هاتن لە مستەنسریە کۆبوونەوە ئێمە یعنی هەڵبژاردەیەک بووین لە بەشەر لەو سەردەما کە تەمسیلی جوانترین بەراعەت و بێگوناهی و ئینسانیەتمانە کرد بە هیچ جۆرێک ئەم دیوارە گەورانی ئێستا لە بەینانە بوو ئەمە ناوی بنی دیواری تەفریقەی ئۆنسوری ڕەشوسپی یاخود دیواری ئەمەی کە پێی ئەوترێ لە بەغاو لە جنوب ئێستا تائیفی نەبوو لە لای ئێمە تەنانەت ئێمە شوکردن و ژنهێنانیش لە بینی قوتابیەکانە هەمووی لەسەر ینی سێپای خۆشەویستی وەستا بوو نەک لەسەر بەندی یەک دەوڵەمەنی و مەسئول و ئاڵتون و پارە و ئەم تەبەڕوجەی کە ئێستا هەیە لە دنیاە لەبەرەوە شانازی بەو دنیاەوە کەم خۆ ئەگەر جوانی ئەو دنیاە نەبوایە هەڵبەت من ئێستا هەر بەو هەستە نەئەمامەوە کە ئالوودە بە شعر بم چونکە بەڕاستی شعر بۆ خۆی جوانی و دنیابینی دیارە هەڵبەت ئەو پاشخانەی کاتی سەردەمی مناڵیم بە مناڵی ئەوە هیچ من مناڵی دایک و باوکێکی عاشق بووم باوکم زۆر عاشقی دایکم بوو من زادەی خۆشەویستیم بە دەرلەوە بەڵام دواتریش کە کەوتم گەورە بوو لە قۆناغەکانی خوێندنمە لە قۆناغی زانکۆما بە تایبەتی جوانترین دنیام بینی کە هەرگیز لە یاد ناچێتەوە هیوادارم ئێوەش هەموو قۆناغێکی ژیانی خۆتان یعنی بەجێ نەهێشت بێ بەبێ ئەوەی کەوا جوانیەکی تیا ببینن بەڵام بەداخەوە لە کاتێکا کە سەیرەکەی هەر ئەو شێوازە جوانە لە شعرەکانە نابینین ئێمە شێوازێکی ژەبینینەوە لە فەرهەنگی جەنگ هەر بۆیە ئەو باسی بەڕێز کاکستار کە ئیستا کردی زۆر پەیوەندیدارە بە سەردەمێک کە ئێمە لە سەردەمی جەنگی شابوون لە ساڵەکانی هەشتایە کە لەگەڵ ئێرانە بەڵام لە هەمان کاتا نەیتوانی ئەو جەنگە و ئەو دەستدرێژی ئەو ڕاچەنینە وەکەوەی کە تۆ لە خەوێکی شیرین نابی ڕاوچەنن ینی جەنگ قەت ینی نەخوازراوە جەنگ لەبەرەوە لێرە لە نێو دیوانەکەی منە فەرهەنگێکەیە بە ناوی فەرهەنگی جەنگەوە هیوادارم بیدۆزمەوانی لێرە شەڕ و ئاشتی شەڕ و فەرهەنگی جەنگ لاپەڕە 105 هەر بۆ پشتگیری لەم دانیشتنەوە و لەم وەیە بەبیرهێنانەوە جوانەی کاکستار با بگەڕین بەناو لاپەڕە 105 فەرهەنگی جەنگ زۆرن قەسیدەکان شەڕ و خۆشەویستی فەرهەنگی جەنگ لە نێوان ژیان و مردندا شێوەیەک لە جەنگ شەڕ و ئاشتی ساتەنە ناسراوەکانی جەنگ ئەمە هەمووی لێرەیە هەیە لێرەیە من شەڕ و ئاشتی بۆ جەنابتانە هەڵبژێرم کەوا ئێمە گەنجێتیشمان بە دەرنەبووە لە جەنگ بەنێو دڵەکانە ئاگەڕێم کاتێکە ناومێ دەبم ئاور لە مناڵیم دەدەمەوە شەڕ خۆی مۆبیر دێنێتەوە بەلاویم دادەگەڕێم ساڵانی شەڕەژمێرم یاداشتی قۆناغی لاوێتی مەخوێنمەوە سەر لە نوێ شەڕ خۆیم پێدەناسێنێتەوە ئەم ئێستا کەش بەم تەمەنا شەڕ هەر هاوڕێیە و هەر سێبەر بێشەرمانە لێمە پرسێ کامە چەقۆ مرۆڤایەتی باش سەرەبڕێ نیشانم بدە هاوڕێ تازە ئێمە چارە نووسمان بوو بە یەک بەبێ یەکتر نامان کرێ مرۆڤ و شەڕ دە پێم بڵێ مرۆڤ ئازارەیە خود شەڕ یاخود هەردووکیان پێکەوە منیش لە ئازارە پرسم بڵێ ئازار
تۆ بیت ئەو فابریکەی خوددا کە خوا منی لێ دروست کرد. طبعا ساتەکانی شەڕ زۆرن، بەڵام بابینە سەر عەشق، بابینە سەر لێرەیە هەر ئەم دیوانە بە دەریژنێ لە خۆشەویستی. ئەم بەشەی قەسیدەکە تایبەتە بە ئاژدبوونەوە کە خۆتت تووڕە کرد بێ ئاوردانەوە ڕۆیشتیت و بەجێت هێشتم، ئایندەت پڕ کردم لە گریان، چۆلەکەکەم لەگەڵم داگریا و بە چرپێ پێی وتم کە تۆ ناڕۆیت و دێیتەوە، بەر لەوەی بگەڕێیتەوە و ئاشتم بکەیتەوە. چۆلەکەکەم دیسانەوە لەسەر دەستم نیشتەوە و بە چرپە پێی وتم کە تۆ ئەگەڕێیتەوە. گەرچی لە پاشی تووڕەبوونت چەندین خاڵی ڕەش و سوور بە شوێنی ماچەکانتەوە دەرکەوتن، ڕاستە نینۆکەکانم شین هەڵگەڕان و دەستەکانم چەشنی لقی گوڵەباخ پاش سیزبوونیان لە شوێنی خۆیاندا بورانەوە و لە باوەشی کۆشمدا ڕاکشان و لێی کەوتن. ڕاستە لە شوێنی خۆمداوە بد چەقیم و هەستی تام و بۆن و بینین و بیستن و قسەکردنم لێگوم و بەڵام نەمردم. لەگەڵ چۆلەکەکەمدا چاوەڕێم کردیت، کاتێکە گەڕایتەوە تۆ ببوویتە پشکۆی ئاگر، منیش کڵۆیەک لە سەهۆڵ، تۆ وەک شەپۆلی دەریا گێژت دەخوارد و لوولە بووی، منیش لە کەنارێکی نیوە شەو بێخەمتر. دەکەواتە لێم مەپرسە بۆچی لێوەکانم هێزی ماچیان نەماوە، نەبا هەڵفڕێ چۆلەکەکەم ئەم جارەیان بۆ دووری دوور، نەبا هەڵفڕێ چۆلەکەکەم ئەم جارەشیان بۆ دووری دوور. خودا و شاعیر یەکێکن لەو مۆنۆلۆگانەی خەیاڵی من کە شاعیرێکی بە سزمان گیری خواردووە بەدەست وەسفکردنی ئەم سەردەمەوە. خودا و شاعیر ئاها لاپەڕە 132 کاتێکی درەنگی شەو بوو لەگەڵ خودا کەوتمە قسە، ئەو لێی پرسیم خەریکی چیت بەو درەنگە؟ وتم خودا خولیای نووسینی شعرێکم باز لە خودی مرۆڤ بکە، کێ خانە خوێ و کێ مشەخۆر؟ خودا زەردەخەنە گرتی، وتی باشە بەردەوام بە لێرەدا بەجێ دەهێڵم، شەوت بەخێر. لە پاش خودا شەیتانم لێ هاتە ژوورێ، تەماشای شعرەکەی کردم، وتی قوربان ڕیزی یەکەمی شعرەکەت ناوی پیاوێکی تێدایە کە کاتی خۆی مشەخۆر بوو، ماوەیەک بوو بە خانەخوێ و ئێستش ئەو ژێردەستی هەیە. تەماشای ڕیزی دووەمی هۆنراوەکەت چەند سەقەتە، تۆ بە خانەخوێ زانی دەمزەلامە، خۆی وا ناوی خۆی ناوناوە، ئەمە کاک بێمێشکی ناوە. لەگەڵمدا بەردەوام بە ڕیزی سێیەمی شعرەکەت وەرە خوارێ، ئەم پیاوەیان سەرکردەی مشەخۆرەکان، ئەمە یەکەم تاوانبارە و سەدان کەسی بە کوژداوە، کەچی تۆ لێرەدا شاعیر ئەم خوێن ڕێژەت وەک بێتاوان ناوبردووە و ناوی خانە خوێت لێناوە. لە نێوان خودا و شەیتاندا نەتاوانبارم بۆ ناسراوە منی شاعیر، نەژەماردم، نەبێتاوانیش ڕزگار بوو لە ئیلهامم. بەڕێزە من نامێ زۆرتر سەرتان بێشێنم، ئەمە بۆ خۆی زۆری تێدایە. ژن و پیاوێک، ژنم مەحروم نەکردەوە مامۆستا لەم کتە حەزەکەم. طبعا ژن و پیاو لە قەسیدەکانی منە لەم دیوانەیە زۆر جارێنە پێشەوە، زۆر جار بەتەنها و زۆر جار لەگەڵ پیاوەکانیانە. ژن و پیاوێک، پیا و ژنێک، ئەوەی بیرم بێت بە یەک گەیشتن لە ڕێگا. ژن من خۆشم دەوێت، پیاو من تۆم خۆش دەوێت. تا تێپەڕی پیاوەکە لە دڵی ژنەکەدا مایەوە و ژنەکەش لە دڵی پیاوەکەدا تێپەڕی. سپاستانێک. دووبارە سپاس بۆ خاتوو نەسرین، سپاس بۆ هاتنەکەی. وێنێکی دەستەجەمەعی دەگرین وەک دوابڕگەی کۆڕەکەمان، پاشان هەر کەسێ دیوانەکەی بیستکا کە شێخ و ئەرچی سەرپەرشتیکردنی
بگریتە ئەستۆ خاتونە سین لە پێشەوە ئەوە چەپکەی ڕوڵی بۆ هاتوونەلانە و خاتونەوە دەستی خۆش بێ ڕسمێکی بگرین وەرە پێشەوە باوەجان وەرە پێشەوە گوڵی گوڵە بە ڕۆژە خۆشەویستترین گوڵی من لەبەرەوەی دائیمە ڕوو لە هەتاوە هەتاو لەکوێ بێ لەوێ کە هەتا ئاسمانی من ئەمڕۆ هەمووی هەتاوە ئازیزم گلێنێک ڕۆح و دڵە زۆر زۆر سوپاسی هاتووی دادەشەونە مەمەکە وەرە نزیکەوە ڕسمێکیان بگرە با لەبەرەوەی سەرباری خەم و دڵتەنی خۆی منی بیر نەچوە ئێمە هاوڕێیەکی دەستە خوشکی یەکی ئەزیزی نازانم هەندێک لە میوانەکان پەلەیانەوێنەکەمان کرد دوایی پرسیان دەخۆیکە باشە ئەوێنەکە با بەدەستە جەمعی دەی فەرموو یەک دەقە فەرموو فەرموو بەخێوی بۆ هاتنێت مامۆستا دانیشە مامۆستا مامۆستا مایکەکە تکایە چکموتەکانی بە نرخن مایکەکە تکایە وەرە ئێرەوە بەڕێزم زۆر سوپاس سەلامەت بێ دەست خۆش بێت گەورەمان بەڕاستی من داوایەک لێ من لەوانەیە چەند کەسایەتێکی تریش بۆ من ناوم هۆڵە لەوانەیە هونەرمەند بێت لەوانەیە موسیسان بێت لەوانەیە ئاوازدانەر بێت یعنی من خۆم شخصیان خۆم عازبیتارم جار بەجار ئاوازێکش دانێن ئاوازیە دوان شێروانیش گۆرانی بێژە لەوانەیە دەستی ئاوازدانەری هەبێت ئەجا من قەزدم چییە لە ئەم مداخلەیە قەزدم لەوەیە ئەگەر لەناو هەسارەیە لەناو ئەم دیوانە جوانیە شارەکانت بۆ گۆرانی بشێت ینی ئەوەی هەبێتەوە بتوانێت ئاوازدانەرێک گۆرانی بێژێک بتوانێت بیکاتە ئاوازی بۆ دانێ بیکاتە گۆرانیە تۆ ڕێمان پێدەی لە ئیستۆ دۆکەە بقی لەسەری بە دڵنیایی من ڕێ بە هەموو کەسێکەیەم کە بە ئارەزووی دڵی خۆی لەسەر ئەو هەسارەیە بێت و بڕوات و تا بژی بەڵام بۆ مەرجێ دەستکاری ناوە ڕۆکی بابەتی قەسیدەکە نەکرێت وەلو من قەسیدەکانم سەر بە هیچ مەدرسەیەکی شعری نییە بەڕاستی بە تەواوەتی بڵێم سەر بە مەدرسەی کلاسیکم یاخود بە مۆدێرنزم نەخێر بەڵکو من شعرەکانم سەر بە مەدرسەی ڕیالیزمن لەبەروی هەموو ئەو ڕوودا و بەسەرهاتانێک کە لە دوتوێ ئەو کتێبان پەیوەندیان بە ڕووداوەکانی ژیانی خۆمانەوەیە وەکو ڕاستیەک کە ئەچێتە بابەتی ڕیالیزمەوە بەڵام کە ئەی خوێنیتەوە هەروەکو سەرنج و تێبینیەکانی لە هەولێر لە هەڵەبجە لە سلێمانی گوێم لێبوو لەلایەن برا ئەدیبەکانەوە ئەڵێن نەسرین خاترجەم مەبە لەوەی کە تۆ شعرەکانێ زۆر زۆر یعنی پەخشانە شعرێن یاخود بەڵام لیریکیان تیا هەیە ڕیتمەیەکیان تیا هەیە لە ئاواز بەڵێ دوادەنگیەکیان تایە جۆرە ئیخا ئەو ڕتمە کۆتاییە تا بەڵێ لەبەرەوە مەسەلەن قەسیدەیەکی تیا وەرە گوڵم تەماشاکە کاتی بەشینەوەی تەمەن لە نێو گوڵدانی پڕگوڵم لێم وەرگڵێ گوڵ بە پەستی گوڵ بە مەستی ئەوە ئەو قەسیدەیە لەوانەیە زۆر جوان بێ بۆ گۆرانی زۆر سپاس دەکەم مامۆستاگیان سپاس بۆ خوازبێنێکی بۆ داواکارێکە مامۆستاگیان جەناب مشۆڕیزی پێشەوە کاکە شێخ شێخ بچوە کورسەکەی تەنیشتیت مامۆستات بێتە کورسەکەی تەنیشتیت مامۆستا تۆ